هاوڵاتیانی هەرێمی کوردستان ساڵێکی تری پڕ لە قەیرانیان بەڕێکرد. قسەیان لەسەر ساڵی ڕابردوو نییە و هیواخوازن ساڵی تازە ببێتە مای خۆشگوزەرانی هاوڵاتیان و سەرجەم ئەو قەیرانانەی دروست کراون نەمێنێت و حکوومەت پرۆژەکانی لە خزمەتکردنی خەڵک دەست پێ بکاتەوە. والله ئەگەم حکوومەتە ڕاستکە خەڵک بەخێوکە ژیانیان خەڵکە بووە ڕێوە هەداتە ژێکی ماگەرەکە لە حکوومەت ئێمە ژیانی خەڵکەکە ماگەرەکەی بیوەوە ڕێوەتەوە. بەڕاستی ئەمە چی بڵین حکوومەت بیکە ئەوە نایکات ینی لەوانەیە هەر خۆمان هیلاکەین بەوەی کە داوا بکەین لە حکوومەت بیکات، بەڵام ئیشی لە پێشینەی کە بیکات لابردنی پاشەکەوتی موچەیە ئەمە ئیشێکی باشە بێ ئەگەر بیکات بۆ ساڵی داهاتوو بۆ فەرمانبەران بەنسبەتەوەی کە خۆشم هەر موچە خۆرنیم بەڵام هەر بۆ کار و کەسابەت و وڵات باشە بێت. هاوڵاتیان چەند ساڵێکە گیرۆدەی چەندین قەیران و ژیانیان بە دژواری بەڕێ دەکەن. بێئومێدیش نین بۆ ساڵی تازە و دەخوازن حکوومەت کاری لە پێشینەی پڕکردنەوەی پێداویستەکانی خەڵکو و نێشتنی قەیرانەکان و لابردنی ستەمی چارەکە موچە بێت. وڵی 2010 ناخۆش بە تا بڵێ هیوادارم 2019 شوانێت. 2010 ساڵ لە تەمەنمان کەم بوو قابل ئیسیفادەیەکی نەبوو بۆمان هەتا ئەم حکوومەتانش هەر ئەجی استفادەیەکیان نیە بۆمان. ساڵی 2010 ساڵێکی نەهامەتی بوو هەموو گەلی کورد بە تایبەتی چینی کاسبکاران بەهۆی نەمانی سولفە و مەعاش و پێشینە و ئەوانەوە. هیوادارم ساڵی 2019 شتە دووبارە نەبێتەوە و ساڵێکی ئایندەیەکی باش بێ بۆ هەموو چین و توێژەکان. ئەگەرچی حکوومەت دەرکی پێشکەشکردنی خزمەتگوزاریە بە هاوڵاتیان، بەڵام بە بیانووی قەیرانی دارایی و ئابووری و بارودۆخی سیاسی نزیکەی 5 ساڵە هاوڵاتیان لەناو ئەم قەیرانانەدا بە سەختی ژیان بەڕێ دەکەن. هیوایان ئەوەیە بۆ ساڵی تازە حکوومەت کاری لە پێشینەی لابردنی چارەکە موچە و نێشتنی بێکاری و باشکردنی گوزەرانی هاوڵاتیان بێت بەسەرجەم چین و توێژەکانیەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.